دەتوانی خاریتەیەکی سیاسی بۆمان دروستکەی ئێستا بە کورتی کە ئەم شارە زۆرینەی سونە نشین ئارام ببێتەوە؟ پرسیارێکی گرنگە، پرسیارێکی استراتیجیە. ئەم شارەش ئێستا واشنگتن زۆر بە وەڵامدانەوەی ئەو پرسیارەوە سەرقاڵە، بەڵام ئێستا جارێ تەرکیزەکە زیاتر لەسەر بردنەوەی شەڕەکەیە. هەنگاوی یەکەم ئەم شتانەی کەوا دوای شەڕەکە کە باسەکرێ، مەسەلەی ئیستیقراری سیاسی، ئابووری، نێوان شیعە سونە کورد، شەبەک، یەزیدی، تورکمان، ئەمانە هەمووی کاتێک باسەکە جدیە بێ، کاتێکەوە داعش لە مەیدانەکانە بدۆڕێت. بەڵام هەڵبەتە لە پلانی بەزاندنی داعشە ئەبێ ئەم بابەتانەش باز بکرێت. لێرە لە واشنگتنە لەوە چێ زیاتر باسی ئەو خاڵە بکرێت، باسی ئەو استراتیژیی دوای داعش بکرێت لەوەی کە لە کوردستان و لە عێراق هەیە. لای خۆمان لە عێراق و لە کوردستانە شتەکان زیاتر یەکەم دووەم سێەم حسابی بکرێت، بەس لێرە بە استراتیژیەکی گشتی سەیری ئەو دۆخی دوای داعش. کاگولار هەر جارێ باسی شەڕەکانی ئەمریکا بکرێت لە ناوچەکە بتابەت لە عێراقا کە باسی شکستەکان دەکرێت، باسی ئەوە دەکرێت کە ئەمریکا پلانی نەبوو بوو دوای شەڕەکە. ئێستا لە شەڕی مووسڵە پلان هەیە یان؟ خۆی لە ڕاستیە گلەیەکە هەر ئەوە هەیە کە پلانەکە نییە یاخود زەعیفە. بەڵام بێ ئێمە ئەوش بزانین کە تۆ لەوانەیە باشترین پلاندا بنەی، بەڵام ئاقاری شەڕەکە بەلایەکی ترایی بە ئامادەکردنی پلان لەگەڵ بەڕێوەبردن و ئەنجامگەیاندنی پلان شتێکی جیاوازە. شەڕی عێراق وا بڕیار بووکەوە جێشی ئەمریکی وەکو ڕزگارکەر سیر بکرێت، ئەمە پلانەکەوا بووکە وەکو ڕزگارکەر سیر دەکرێت و ئەم کەسانە لە دەرەوە ئێهێنینەوە عێراقەکەن وڵاتێکی دیموکرات. بەڵام دۆخەکە لە دوای شەڕەکە بە شێوەیەکی تر بە ئاقارێکی تر ڕۆژ هەندێک حساباتە بوو کە پلانی هەڵی بۆ کرابوو یاخود پلانی بۆ نەکرابوو. ئەمەی کە ئیسە باسی مووسڵ ئەکرێت بەڕاستی چەند خاڵێکی گرنگ هەیە. یەکەم هەڵەی بەشداری پێنەکردنی سونە لە دەسەڵاتە ئەبێت چارەسەر بکرێت. ئەمە خاڵێکە. خاڵێکی تر مەسلەی مرکزیت لە عێراقا بێت چارەسەر بکرێت. هەموو بڕیارەکان ڕاست ئێمە سەدامان گۆڕیوە، بەڵام سیستەمی بەعسی کەوا زۆربەی بڕیارە سەرەکیەکان، بڕیارە ئابووریەکان، بڕیارە عسکەریەکان لە بەغدادرێ، ئەم سیاسەتە هێشتا هەرماوە. بەشێکی تری بەڕاستی بریتیە لە دابشکردنی سامانی وڵات. پێشەوەی کەوا داعش بێتە عێراقەوە لە ساڵی 2012 و لە ساڵی 2013 لە زۆربەی ناوچە سونیەکانە مظاهرات هەبوو، خەڵک داوای کار و کاسپێکە، خەڵک داوای بەشداری ئابووری عێراقیەکە. مەترسی ئەوە هەیە کە شەڕی پێکهاتەکان دروست بێت، بەتایبەت خۆمان دەزانین داعش هات چی بەدەستیەکان کرد، تەلعفەر شیعەکان و سونەکان، پێکهاتەکانی دیکە، خەڵکی ئەوانە لەگەڵ داعش و ئەوانەی دژی داعش. بەڵێ شەڕەکە واریدە، بناغی هەیە، ئامادەکاری هەیە، زۆر لایەنی ناوخۆی و لایەنی دەرەکیش هەیەکەوە وەک بڵێ ئەیانەوێت لەم ئاوە لێڵا ماسی بگرن و کێشە زیاتر بۆ عێراقیش و بۆ کوردستانیش دروست بکەن. بەڵام هەروەکو چۆن شەڕی داعش فرسەتێکی دروست کردو بۆی کەوا لایەنەکان یەک بگرن، بۆ یەکەم جار جێشی عێراقی و هێزی پێشمەرگە بەیەکەوە شەڕەکەن، بۆ یەکەم جار هێزی عێراقی بەناو سەیتەرەکانی پێشمەرگا تێئەپەڕێ، لەوە ئەچێت لە ئاوەدانکردنەوەی مووسڵ ئەیان بتوانین فرسەتێکی ترمان هەبێت. ئەوەی کە من بە باشی ئەبینی بریتیە لە بوونی ماشەڵ پلانێک، چۆن لە دوای جەنگی جیهانی دووەم بلال داوای بدنەکەن ئەو ڕاپۆرتەکانمان زۆر بوون، وەختمان زۆر کەمە، هیوادارم لە کاتی داهاتوودا زیاتر بتوانین قسە بکەین لەسەر ئەم بابەتە.